دیارە حەزم کرد لە ئامادەبوونی بەڕێستان لەسەر دوو تەوەرە ڕوونکەمەوە بۆ ڕای گشتی. یەکێک لەوانە سەبارەت بە ئەو چاڵ و چۆڵانەی کە لە ناو شاری هەڵەبجە هەیە. بۆ خۆتان ئەزانن هیچ کەسێک حەز ناکات، هیچ بەرپرسی دائیرەیەک حەز ناکات، هیچ باوکێک حەز ناکات ئەوەنە دەسەڵاتی نەبێت خزمەتی هاوڵاتیەکانی بکات. واتە ئێمەش هەتاکوم ئێستا کە کەمتەرخەم بووین لە ڕووی خزمەت گوزاریەوە نەبوونی ئەو قەیرانەداریایە کە بۆ خۆتان ئەزانن ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە شێوەیەکی ڕاستەوخۆش کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. نزیکەی 10 ساڵە ئەو شەقام و جادە سەرەکیانەی کە هەیە چاکردنەوەی بۆ نەکراوە، تەسیانە نەکراوە. ئێمە بۆ خۆمان بەرنامە و پلانی خۆمانمان هەیە لەژێر فشاری هیچ کەسێکا کە بمانەوەی ئیشی خۆمان بکەین لەگەڵ فەرمانگەی ئاوەدانکردنەوە بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی هەڵەبجە هەمانگی تەواومان هەیە هەر لە دوێنێشەوە بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان کە لە ڕۆژانی داهاتووشە بە پلانی هەردوولا سەرجەم کوچە و کۆڵانەکانی ناو شاری هەڵەبجە لە هەر چاڵ ئێمە بە پینە و پەڕۆ نایکەین، بە قەشتەیکەین. واتە جادەی سەرەکی تربیەمان هەیە بەوە چارەسەر نابێت کە من چاڵێک هەڵکەنم و چاکی کەمەوە. بەوە ئەبێ هەر لە بەردەم داخلی سەرەتای شەقامی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەبی هەتاکوم ئەگاتە هۆڵی بۆنەکان ئەبێ ئەوە هەموو قەشتکەی. چەند کۆڵانێکی تەنمەتخەلی شار ئەمانەمان هەمووی هەیە لە چەند ڕۆژی ئایندای ئێمە بەپێی بەرنام و پلانی خۆمان بەپێی ئامادەسازی ئیش و کارەکانمان دەستەکەین بە جێبەجەکردنی ئەو شەقامانە. لەبەرەوەی حەزم کە ڕوونکردنەوەیەک بۆ جەنابتان بم یا زۆر لە بەڕێز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سایتەکان وشەی ناشیا و یا پۆستی ناشیا و سەبارەت بە شارەوانی ئەەکەین. ئێمە ئەوە پلانی خۆمانە ئەو چەندێک بوجەمان لە بەردەستا هەبێ حەزەکەین لە هەموو شارەکانی کوردستان زیاتر خزمەت بە هەڵەبجە بکەین. ئەوە هەموو پەیامی منیشە و پەیامی ئەو بەڕێزانەشە کە لە حکومەتان کە چاوساغی ئێمن بۆ ئیش و کارەکانمان. بەڵام دیارە بۆ خۆتان ئەزانن کە بوجە نەبێت کە قەیرانی دارایی هەبێت ناتوانانی وەک پێویست کارەکان بکەی. بۆیە ئێمە بەپێی پلانی خۆمان بەپێی بەرنامەی خۆمان لەژێر فشاری هیچ کەسەکە ئیشی خۆمان جێبەجێکەن بەپێی ئەو بوجەیە کە لە بەردەستمان نابێ. تەوەرێکی کەشیان دیارە بەڕێستان چنێک لەم بەڕێزانەی کە لێرەن چەند جارێک هاتوون سەردانتان کردووە ئەتانەوێت ڕوونکردنەوە وەربگرن سەبارەت بە کردنەوەی خوێندنگای شاهۆی بنەڕەتی لەسەردەستی هاوڵاتی خۆشەویستی شاری هەڵەبجە بەڕێز کاک ئاسوی حاجی محەممەد. ئەم خوێندنگای شاهۆی بنەڕەتیش ڕوبەری زەویەکەی بچووک بوو، بۆیە دوو بینا هەبوو لە تەنیشتیا هەوڵیە ئەو دوو بینایش زەویەکانی بخاتە سەر زەویەکەی خوێندنگای شاهۆیەکێک لەوانە بەشێکی دایرەی ئاوی هەڵەبجە بوو. بۆ خۆتان ئەزانن ئاوی هەڵەبجەش لە تەنیشتەوەیە. بەشێکیشی خانوویەک بوو، ئەو خانووە هی پێش ئەگەرێتەوە بۆ ساڵی پێش هەشتاکان واتە پێش تاوانی کیمیابارانی هەشتاهۆشت ئەوە لەویا سەر بە ئیدارە مەحەلیە بووە، واتە سوڕەت قەیدەکەی بەناوی ئیدارە مەحەلیەوە بۆ کە کاتی خۆی لەویا گازینۆ بوو سەر بە گازینۆکەی هەڵەبجە بوو لە هەشتاکان و لە حەفتاکانە. بۆ ئەم خانۆش کە لەویا ماوەتەوە بەهۆی ئەو گۆڕانە سیاسیانی کە بەسەر ناوچەکەیە هاتووە ماوەیەک حیزبی سۆشیالیست لەویا بووە، ماوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان لەویا بووە. لە ئەخیر خۆناغا کە ئێمە ویستمان ئەم زەویە بگەڕێنینەوە بۆ سەر خوێندنگای شاهۆ بۆ ئەوی بەڕێز کاک ئاسوی بیکاتەوە. دیارە برادرانی حیزبی سۆشیالیست لەویا بوون بۆ خۆیان ئەوان ئێمە لە ڕوشێنی یاسایی خۆمانەوە لەگەڵ جەنابی پارێزگار کاک ئازاد لەگەڵ جەنابی کاک ئازاد تقریبا لە چەند مانگە لەمەوە پێش لە هەوڵی ئەوە بووین لە ڕووی یاساییەوە هەموو حیزبێک بۆی هەیە زەوی وەربگرێت. کتابی فەرمیمان کرد بوو ئێمە بۆیان کە ڕوبەری 500 مەتر زەویان پێ بدرێت. دیارە ڕوبەری زەویەکە بە پێی یاسای 22 پیان ئەدرێت. ئەوان لەبەر ئەوە وتیان ئێمە پێویستمان نییە بۆ زەوی بۆ مەقڕ حەسەی هاوڵاتیەک لەم زەویە هەیە چارە سەرمان بۆ بکەن. دواتر لەلایەن بەڕێز کاک ئاسۆ و بە هەوڵی ئیدارە توانیمان کێشەکە چارەسەر بکەین و ئەوە نزیکەی پێم وایە لە ڕۆژی چوارشەمەوە کێشەکە چارەسەر بوو. زەویەکە ئێمە لە هی ئەوەی کە تەوحیدی بکەین واتە یەکی پێ بگرین ئەوەی دائیرەی ئەوەی ئەو زەوی کە سوڕەت قەیدەکەی بەناوی ئیدارە مەحەلیەوە هەیە. ئیدارە مەحەلی سلێمانی ئێستا گەڕاوەتەوە بۆ پارێزگای سلێمانی، دواتر ئەبێ شارەوانی بخاتە سەرخۆی، دواتر هەر سێ پارچە زەویەکە یەکگرتنی پێ بکرێت و بە هیوام و
دڵنیاشم لە ئایندەیەکی نزیکا بە پێی ڕێوشۆنە یاسایەکان ئێمە هەر لە سەرەتاوە بەبێ ئەوەی ئەم کارانەش بکرێ مۆڵەتی سەرەتاییمان نیاوە بە نوێنەری سەرپەرشتیاری پرۆژەکە بۆی ئیشوکارەکانی خۆی بکات و کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. کارم لەوەی کە ئەم مەکتەبەی تێکداوە بەزووترین کار بۆمان بکاتەوە لەبەرەوەی ڕێگەی ئێمە دوور نەکرێتەوە بۆ شوێنانکە و هەر لە مەکتەبە بەردەوام بین. ئێمە وەکو قوتابێک لە پۆلی یەکەمەوە تاوەکو ئێستا لەم خوێندنگاین پێمان ناخۆشە لە دوای 5 ساڵەوە بڕۆین بۆ خوێندنگایکە هێوادارین هەر لێرە بەردەوام بین. لێرە ئەگەر بڕابەوێ زۆربەی ڕەفیق هاوڕەکانم جیا بێتەوە لەگەڵ ئێمە.